خۆشەویستان و ئاماژەم پێکرد چاوریەکەمی پرۆگرامی بەش کوردستان تایبەتکراوە بە گرنگترین شوێنەوارەکان و هەروە شوێنە گەشتیارەکان لە سنووری ئیداری گەرمیان و بە تایبەتی کەلار جەخت لە کەلار دەکەینەوە دەپرسین دیارترین شوێنەوارەکان چین کە پێویستە سەردانی گەشتیارانی بۆ زیاد بکرێت و زیاتر بەیاخی پێ بدرێت بۆی سەرنجی گەشتیاران بەلای خۆی داڕابکێشێت و بەگشتی ئەگەر ئەمارێک لە بەردەستا بوو دەپرسین کە ئایا ئەمارەکانی سەردانی گەشتیاران بۆ کەلار لە ماوەی ڕابردوودا چۆندا. دیارە گفتوگوێ بابەتە لەگەڵ کاکسەلار فەقێ بەڕێوەبەری کاروباری گەشتیاری لە گەشت و گوزاری گەرمیان دەکەن ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت کاکسەلار ساوت لێ بێ و بەیان باش زۆر سپاس بۆی لە پرۆگرامی بەند باش کوردستان لەگەڵمان بەشداری من دەمەوێت دەستپێکی پرسیارەکانم بۆ دەست پێ بکەم کە ئایا گرنگترین شوێنەوارەکان یاخۆ شوێنە گەشتیارەکان لە سنووری ئیداری گەرمیان و بە تایبەتی کەلار چییە؟ بەیانیەوەش باش دیارە گرنگترین شوێنەوارەکانی گەرمیان قەڵای شێروانەیە کەکەوێتە چەقی ناوەندی ئیداری گەرمیان لە شاری کەلارە و جگە لەوە ئێمە چەند شوێنەواری کەمان هەیە کە کەونە منطقەی ساڵحاغا لەوانە حەوشکڕوومان هەیە و کۆشی پاشامان هەیە و هەروەها لە کفری شوێنەوارمان هەیە و لەسەر قەڵا شوێنەواری دێریمان هەیە و جگە لەوە لە ڕێگەی باوەنور خولەکانی عوسمانیمانەیە ئەوانە کە بە شوێنەواری گرنگ داهێنن و خەڵکانێکی زۆر سەردانیانەکەن. باشە کاکسەلار ئەم شوێنەوارانە تا چۆنێک بایەخیان پێدراوە بۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیاران بەلای خۆیان ڕابکێشن تا چۆنێک لە کاتی پێویستیدا نۆژەن کراونەتەوە هەروەها لە ڕووی گەشتیاریەوە بایەخیان پێدراوە. ئەوەی زیاتر کە نۆژەن کرابێتەوە بایەخی پێدرا بێ قەڵای شێروانەیە و هەروەها گۆڕستانێکی کۆن لە ماوەیەکی پێشە لە شاردی سەر قەڵا دۆزرایەوە و نۆژەن کراوەتەوە بەڵام بەداخۆ خۆتان نزانین ئەم گەشتیارە ناوخۆیانە زۆر کەم احتیمام بە شوێنەواریەکانە دەن ئەوانی زیاتر احتیمام بە ئەو شوێنان نادەن کە بۆ تەرفیهیە یا شوێنێکی سروشتیە بۆ بەسەربردنی کاتی گەرما ڕوویتی ئەەکەن. باشە کاکسەلار ئەمە ئەگەر بێتە سەر ئەوەی بە نسبەت گەشتیارانی دەرەوەی وڵات بۆ نمونە گەشتیارانی دەرەوەی وڵات بیانەوێ شوێنە مەژوورەکان بەسەرکەونەوە وەکو بۆ نەقەڵی شێروانەکە باسە کرد یاخۆ چەند شوێنەوارێکی تر تا چۆنێک بایەخی گەشتیارانی دەرەوەی پێدەدرێت ئەم شوێنەوارانە. بەڵێ دیارە ئەوانی کە لە دەرەوە دیێن زۆر احتیماماتیان هەیە بۆ سەردان شوێنەواریەکان و قەڵای شێروانەیە یەکێک لەوانەیە کە لە ناو خۆیان مۆزەخانەیەکی بچووک دروستکراوە کە مێژووی ناوچەکە و قەڵایتیایە و هەروەها زۆر کات کراوەیە بە ڕووی گەشتیارانە و لەوێش چەند کەسێکەیە هەر کەسە پرسیاری پێویستی هەبێ جوابیە دەنەوە دەربارەی ئەو شوێنە. باشە کاکسەلار جیاواز لە شوێنێک بۆ نمونە قەڵای شێروانە و چەند شوێنێکی مێژووی کە مێژۆکەیان بۆ زۆر دەمێک پێشێسە دەگەڕێتەوە دەمێ پرسیاری ئەو بکەم گەڕەکە میلیەکان کە مێژۆکەیان هێندە کۆن نییە بەڵام نمایشێکە وێنەجانەوەیەکی کلتوری جارانی ئێمەیە تا شوێنێک لە کەلار و هەروەها سنووری ئیداری گەرمیان بەگشتی لەم گەڕەکانە بوونیان هەیە وەکو من بینی بێتم لە کفری چەند گەڕێکێکی تایبەت چەند کە بەڕاستی کاتێ تەماشای دەکەی کلتوری پێش ئێستا دەبینیتەوە کە سەردەمی کۆن جۆری خان و جۆری کۆڵانی کوردستان چۆن بووە. بەڵێ وەکو خۆت باس کرد لە پێشا کەلار خۆی شوێنێکی تازەیە بەڵام ئەوەی لە گەرمیانە زیاتر شوێنی کۆن بێ و خانووی کلتوری تیاابێ یا گەڕێکی کلتوری تیاابێ شاری کفری هەمانەوە لە خانەقینیش بە هەمان شێوە هەمانە کە چەند شوێنێکی گرنگمان هەیە بەتایبەت لە کفری قەیسەری کفریمانەیە کە زۆر بەناوبانگەوە چەند خانوویەکی کەی کۆن کە تا ئێستا ماوە پارێزگاری لێکرا بەڵام بەداخەوە زۆربەی گەڕەکانی کە تووشی نوێکردنەوە و ڕۆخان هاتوون وەکو گەڕێکی بە تەواوەتی کامل با بڵێن نەماوە تا ئێستا لەو شوێنانە بەڵام خان و هەندێک جێگا ماون. باشە کاکسەلار هەندێک جا باس لەوە دەکرێت کە ئەو خانووانە تا ئێستاش خەڵکی ئاسایی تێدا دەژێت واتە سوودی لێ وەرنەگیراوە بۆ ئەوەی بکرێت بە شوێنێکی کلتوری و هەروەها سەرنجی گەشتیاران بەلای خۆی ڕابکێشێت کە ئەمە شوێنێکی کۆن و پێشتر شێوازی دروستکردنی خان و شێوازی ژیان لە لای ئێمە بەو شێوازە بووە. بەڵێ مە ڕاستە لە ماوەی پێشوە داوا کراوە کە قەرەبووی خاوەنەوە خانوانە بکرێنەوە بە
دابینکردنی زەوی نیشتەجێبوون و هەروەها قەرەبووی خانەکانی بۆی خانووی نوێ لەسەری دروستکردن و نۆژەن بکرێنەوە ئەو شوێنانە بۆ ئەوەی سەرنجی گەشتیاران ڕابکێشرێ یان ببێت بۆ شوێنێک تەنانەت ئێمە توانین ئەو شوێنانە سوودی ئەوەی لێوەرگین کە وەکو وڵاتانی دەرەوە هەندێک فیلمی کۆن و یا فیلمێکە دەربارەی ژیانی کۆن بێ لەو شوێنانە تەسویر بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا و هەنگاوە نەنراوە و ئەوەی هەیە تەنها چەند پرۆپۆزەڵێک پێشکەش کراوە بە مەبەستی نوێکردنەوەی قەیسەری کفری کە قەیسەرێکی دێرین و کۆنا ئەوش تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. باشە ئێوە لە پرۆژتانە هەیە بەردەوام لە داواکردن بۆ ئەوەی شوێنە گەشتیارەکان هەروە شوێنە مێژووی و شوێنەوارەکان لە سنووری ئیداری گەرمیان بەگشتی دووبارە نوێژەن بکرێتەوە بایەخێکی وای پێ بدرێت کە بێتە جێگەی سەرنجی گەشتیاران بەگشتی؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە بە بەردەوام پرۆپۆزۆڵ و پێشنیاری خۆمان داواکاریمان داوە بۆ ئەوەی ئەو شوێنە گەشتیارانی کە هەیە لە سنووری گەرمیانە پەرەی پێ بدرێ یا پرۆژەی گەشتیاری لەسەر بکرێت یا ئەو زەویانەی کە هەمانە بەردەوام لە داوامان کردووە لەوە بەرهێنان کە بێنە پێشەوە پرۆژەی گەشتیاری تیا ئەنجام دەن و بە نسبەتی شوێنەوارەکانە دیارە ئێمە بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیانمان هەیە و ئەوانیش ئێمە پەیوەندیکی باشمان لەگەڵیان هەیە و ئاگدارین بەردەوام داواکاریەیان پێشکەش کردووە چی بۆ نۆژەنکردنەوەی ئەو شوێنانەی کە بۆ نمونە لەم ماوەی دوایە تووشی داوڵخان بوون یا بەهۆی چەند بوومەلەرزەیەکەوە زەرریان پێگەیشتەوە یا شوێنانەی تا ئێستا شکایی لەسەر نەکراوە هەمویان داواکاریان داوە و لای حکوومەتی هەرێم ماوەتەوە ئایا کەی هەوڵەدا یاکەی بجێ بۆ تەرخانەکە بۆ نوێکردنەوەیان. باشە کاکسەلا زۆر جا لە وڵاتانی دەرەوە دەبینین کە شوێنێکی ئاساییشە تەنها مێژووەکەی بۆ 50 ساڵ پێش ئێستا هەندێک جار 70 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە لە بەرامبەردا بایەخێکی زۆری پێدراوە بە شێوازێک ڕازێنراوەتەوە نوێژەن کراوەتەوە کە سەرنجی گەشتیارانی وەکو ئێمەش ڕادەکێشێ کە ڕەنگە ئێمە شوێنی زۆر کۆنترمان هەیە لەوە بۆچی هۆکارەکەی چییەکە تا ئێستا نەتوانراوە بە پێویست گرنگی بە شوێنەوارەکان بدرێت بە گەڕەکە میلیەکان بدرێت بۆ ئەوی ببن بە نمونەیەک دوجار بکو لە هەواڵەکانی سەرتیا پرۆگرامشدا خوێنمانەوە لە ماوەی ڕابردوودا 2 ملیۆن گەشتیار سەرزانی ئێرەیان کردو پێویست ناکە کە جەوێک یا خودکەش و هەوایەک بۆ گەشتیاران بڕەخسێنرێت بگەڕێنەوە نێو مێژووی ئێمە. خۆی بە دڵنیاییەوە وایە بەڵام بەداخەوە ئەوەی کللتوری یعنی تۆ سەیرەی کللتوری وڵاتێکی گەشتیاری لە وڵاتێکەوە ئەگۆڕیا کللتوری گەشتیاران ئەگۆڕێن ئەو گەشتیارانی کە ئێمە هەمانە ئەوەی هەمووی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان و خۆشتان ئاگدارن وەزعی باشوور و ناوەڕاستی عێراق کە وەزعێکی نائارامە و هەروەها گەرمە کەمی کارەبا و یا کەمی شوێنی گەشتیاریان هەیە و دێن ئەوان زیاتر ئەو چەند ڕۆژە کە ئەمێنەوە گرنگی بەوادەن کە لە شوێنێکی فێنک و بڕۆنە هەندێ مۆڵ و هەندێک شوێنی کە ببینن زیانی کللتوری گەشتیاری ناوخۆیی ئێمە کەمێ دوورە لەوەی کە زیاتر احتیمام بدا بە شوێنە گەشتیار ببوون شوێنە ئاسەواری مێژوویەکان سەردانیان بکە. ئێمە لە ڕاستیە بە دڵنیاییەوە چی لە پرۆژەکانمانەوە چی لە بەهینانەی کە دروست کراوە بە مەبەست نیشاندانی شوێنەکان زۆر تەرکیز کراوەتە سەر شوێنە کللتوری مێژوویەکان و مێژووەکانی بە سێ زمان عەرەبیە کوردی ئینگلیزی لە پرۆژەکانە نووسراوە بۆ ئەوەی احتیمامی گەشتیار بەلایە ڕاکێشین و خۆی هۆکارێکی کەشەیە ئەوەیە کە ئەو شوێنانە تا ئێستا جگە لەوەی بابڵێ کە قەڵای شێڕوانیەک و سیمایەک و سمبولێکی دیاتۆ لە گەرمیانەوە نۆژەن کراوەتەوە خەڵکی زۆر سەردانەکە ئەو شوێنانی کە کەمترین بۆ نمونە ئێمە لە شاردەی سەرقەڵا شوێنێکی زۆر مێژووی دێریمان هەیە لە ماوەی پێشووە گۆڕستانێکی تیا دۆزدایەوە چەندین پارچەی ئاسەواری بە نرخی تیا دۆزدایەوە نۆژەن کراوەتەوە بەڵام خەڵکەکە کەمی زۆر بە کەمی سەردانیەکەن ئەوە کێشەکەیە. باشە کاکسەلات کاتە ئێستا و هەروە لە سەرەتای گفتوگۆکەمان باس لەوە کرد کە زیاتر ڕوو لە شوێنە
تەرفیهی و فێنک و تایبەتەکان دەکەن بۆ نمونە دەمێ بپرسم لە سنووری ئیداری گەرمیان و کەلار بە تایبەتێکی ئێمە ئەمڕۆ زیاتر جەختی لەسەر دەکەینەوە دیارترین شوێنە گەشت و گوزارەکان چین لە سنوورەکەدا کە سەرنجی زۆرترین لە گەشتیاران بۆ لای خۆیان ڕادەکێشن. ئێوەی دەم ماوەی دوای ئێمە کە بە دوادۆچون ماوەی کردو گەشتیارانە زۆرتریان کە بەتابەت دێن ناو شاری کەلارەوە پارکی شاری یاری کەلار هەیەەوە مۆڵێک هەیە لە کەلارەوە هەروەها سەیرانگایەکی سروشتی قولە بەرزەیە لای بەرلوتەروەها خەڵک ئەچێتە و ناوانچکە لەو گۆمە بەحریمان هەیە کە لە ماوەی ڕابردووە تەلەڤیزیۆنی خۆشتان ڕاپۆرتێکی باشی لەسەر کرد کە شوێنێکی زۆر ناوازە و فێنکەوە هەروەها بانیویمان هەیە سەرتێکی بەمۆمان هەیەەوە لەم ماوەی دوایە بە لە دێژاڵە ناوکە دیەکی گەشتیاری زۆر جوانە هەندێک کەپ و شوێنیمانەوە و گەشتیاران دروست کراوە کە زۆرترین گەشتیاران سەردانی ئەو شوێنانەکەن. باشە ئەم شوێنانە تا چۆنێک لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی گەشت و گوزارەوە بایەخی پێدراوە بۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی داڕابکێشێت و ڕۆژێ و گەشتیارانەی کە ڕوو لە گەرمیان دەکەن زیاد بکات. ئێمە لە ماوەی پێشووە بە تایبەتی بۆ گۆمە بەحری کە شوێنەکەی تێکچوو بوو و هەروەها و پلیکانی کە دابەستە خوارەوە بۆ ناو گۆمەکە تێکچوو بوو ستەیجی شوێنەکە ئەمانە هەمووی چاکراوە داریش بە دەور و پشتیان نێژراوە و ئەوی ماوەتەوە بۆ نمونە لەوێ ئەو ڕێگایە کاگاتە سەری تا ئێستا گڵە کە لە داهاتوە بکرێت بە ڕێگایەکی قیت بۆەوەی هاتشۆی لەسەری ئاسانتر بگرێەوە شوێنەکانی کەیش کەم تاکوت بەو بودجەکەمی کە بەردەستا بووە خزمەت گوزاری بۆ براوە و هەروەها تابلۆی ڕێژشاندەر ئەوانە دانراوە لە ڕێکانە بۆی گەشتیاران بگەنە ئەو شوێنانە. باشە کاکسەلار دەمێ پرسم هیچ ئامارێک لە بەردەستی تۆدا هەیە لە ماوەی ڕابردوودا بۆ نمونە 6 مانگی یەکەمی ئەمساڵ یاخود 7 مانگی یەکەمی ئەمساڵ یاخود لەم چەند ڕۆژی جەژن کە تێپەڕیوە چەندێک گەشتیار سەردانی گەرمیان و بە تایبەتی کەلاریان کردووە هیچ ئامارێک لە بەردەستی تۆدا هەیە؟ ئێمە ئەوەی لە بەردەستمانەیە تەنها 3 ڕۆژی پێش جەژنی قوربان بووە کە نزیکەی 5,000 گەشتیارێک هاتەوە بەڵام لەوە بە دواتای سامارەکانمان وەرنەگرتووە مانەوەی هەمووی بە یەک پاکێجە و 6 مانگی یەکەم بە بەراورد 6 مانگی ساڵی پار و لەگەڵ ئەم چەند ڕۆژە چونکە تا ئەمڕۆژ گەشتیاران هەردێن بۆ ناوچەکە و لە سبەینەوە بە ڕۆژی گەڕانەوەی گەشتیاران دانرێت چونکە دەوانی فەرمی دەست پێکاتەوە دوای ئەوە ئامارەکان ڕاگەیەنی. باشە کاکسالار دیارترین ئەم گەشتیارانە کە 3 ڕۆژی پێشجەژنوەکو ئاماژەت پێکرد تۆمار کراوە لە چ ناوچەیەکی کوردستان و عێراقەوە سەردانیان کردو ئایا گەشتیاری نۆخۆی کوردستانی تێدا بۆ یاخود زیاتر گەشتیاران لە باشووری ناوەڕاستی عێراق سەردانی ناوچەکەیان کردووە؟ ئێمە دیارە ئەوەی کە بە گەشتیار ئەژماوی کە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانەوە بەتایبەت لەو بازگانە سنووریانە کە هەمانە داخل ئەبن بۆ نمونە بازگەی ساڵحاغا و دەروازە و بەڕەوە بازگەی کفری و دیارە گەشتیارانی کە باسی لێوەکەین ئێمە هەمووی لە گەرمیان نامێننەوە هەندێکیان دەچنە پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و هەندێکی کەمیانش بوو لە گەرمیان ئەمێننەوە زۆر عەرەبی نیشتەجێ هەم لە گەرمیانە هەیە کە سوکارەکانیان لە کاتی جەژنا دێن لێرە لە لای ئەوان ئەمێنەوە. باشە کاکسالار کەواتە ئاستی ئۆتێل و مۆتێل و هەروەها ڕێستۆرانت و ئەو شوێنانی کە زیاتر پێشوازی لە گەشتیاران دەکات لە سنوورەکەدا چۆنە لە چی ئاستێکدایە؟ ئێمە لە سنووری گەرمیان چەند ئۆتێل و مۆتێلێکمان هەیە ئاستەکانیان زۆر باشە و هەروەها جێگەی زۆر باشە جگە لەوە ڕستۆرانتەکانشمان هەیە بەتابەت لە شاری کەلار لە خانەخین لە کەفری و کراوە بوونێت لە ماوەی ڕۆژانی جەژنە و پێشتر قسەشیان لەگەڵ کراوە کە ئەبێ کراوە بن بۆ پێشوازی لە گەشتیارە. ئەم شوێنی باسێکی بەسە بۆ پێشوازیکردن لە ژمارە گەشتیاری کە لە پێشودا باسە کرد یاخود ئاماژەت پێکرد؟ خۆی بەبەردەوام چی ڕێژەی دانیشتوان و چی ڕێژەی هاتی گەشتیاران زیاد دەکەن تۆ ینی بەڕاستی بێ ساڵانە شوێنی مانەوە و هەروەها شوێنی گەشتیاری زیادکەی
بۆ گەشتیاران ئەوە ناگەین ئێمە بڵێن نە بەسە نە بەڵام بۆ ئێستا وەکو ئەو حاڵەتەی کە ئێستا ئێوەی ئێمە کە چێکمان کردووە لە ئوتێلەکان و مانەوەی گەشتیاران اکتفای و گەشتیارانی کردووە کە لە مەنطقەکەمانێتەوە بەڵام بە داهاتووە بە دڵنیایەوە پێویستمان بە ڕستۆرانتی زیاترە بێ بە شوێنی گەشتیاری زیاتر و هەروە بە ئوتێل و موتێلی زیاترە بێ. باشە کاکسەلەر ئەمە پرسیاری ئەوە بکەم بە گشتی شوێنە گەشت و گوزارەکان هەروەها شوێنەوارەکان نەپاڵ نۆژەنکردنەوە و گرنگیدان بەخۆیان داتا چەنێک گرنگە بایەق بەو ڕێگەوبانە بەزرێت کە دەچێتە سەر شوێنەکە دەچێتە سەر شوێنە گەشتیارەکە شوێنەوارەکە بۆ ئەوەی گەشتیاران یاخۆز تەنانەت خودی خۆشمان سەختی نەبینین بۆ ئەوەی سەردانی شوێنێکی لەو شێوازە بکەین. بەڵێ بە دڵنیاییەوە تۆ لە هەموو شوێنێک گەیشتن بە جێگای مەبەست زۆر گرنگە بە تایبەت لە ڕێگاوبان و خزمەت گوزاریەکانی ڕێگاوبان و تەنانەت خزمەت گوزاری لەو شوێنە کە چی هەیە چی نییە تۆ گەشتیار کاتێکە ڕاتە شوێنی ئێستا زۆر خزمەت گوزاری پێویستێکێک لەوانە چاکی ڕێگاوبانەکان بە دڵنیایەوە ئێمە هەڵمانداوە و پرۆپۆزۆڵمان تەقدیم کردووە بۆ باشکردی ئەو ڕێگاوبانانە کە ئەگەیەنێتەش هەم چی شوێنە گەشتیارەکان و چی شوێنە ئاسەواری مێژوویەکان و ئینشاءڵڵا لە ماوەی داهاتووە هەوڵ ئەدەین ئەو ڕێگایانە چاکەینەوە. ئێستا ئێمە کۆمپانیایەک چەند ڕێگایەکمان هەیە تەندەرینی بۆ دەرچووە و لە ماوەی داهاتوە دەست ئەکا بە کارکردن بۆ باشکردنی ئەو ڕێگایانە. باشە کاکسەلەر زۆرجا باسەوە دەکرێت کە کاتێک گەشتیارێکی زۆر یاخود ژمارەی زۆر لە گەشتیاران سەردانی شوێنێکی گەشتیاری دەکەن لە دوای خۆیدان لە دوای خۆیاندا بەبێ پێویست شوێنەوارەکە یاخود شوێنە گەشت و گوزارەکە بە شێوازێکی پاکۆ و دروستجێ نایهێڵن. ئەمە تا چنێ ڕاستە لە لای ئێوە چۆنە تا چۆنێک گەشتیاران گرنگی دەدەن بە پاکراگرتنی ئەو شوێنەی کە سەیرانی تێدا دەکەن کە گشتێکی تێدا ئەنجام دەدەن؟ بەڕاستی ئەوەی زۆر ڕاستە یانی ئێمە زۆر کێشەمان لەگەڵەوەیە و گەشتیارانە هەموو جارێ ئێمە ڕێنمایان ئەدەینێ یا دەستکێش و نایلۆنی خۆڵ و خاشاکیان دێنێ بەڵام بەداخەوە هەر پاشماوەی جێ ئەمێنی لەو شوێنانەوە بێتە هۆی تێکدانی سروشتی شوێنەکان و ناچارە بین زۆر جار ئێمە بە تیم و بە مۆزەفەکان یاوەکو ئەو ڕێکخراوە ژینگە پارێزانێکەیە لە ناوچەکە هەوڵی پاکردنەوەی ئەو شوێنانە ئەدرێت و پاکەکرێتەوە ساڵانە بۆ 2-3 جار. باشە کاتە وەکو ئەوەی کە ئەمەژت پێکرد بەشێک لە گەشتیاران بە پێویست شوێنەوارەکان یان خۆ شوێنە گشتیەکان پاک ناکەنەوە ئایا هەموو ئەرکی پاکردنەوە دەکەوێتە سەر ئێوە لێرەدا بەڕێوەبەراتی گەشت و گوزاری گەرمیان هیچ خەمێکی لەوە خواردوو کە بۆ منە شوێنەکە پاک بکرێتەوە بۆ ئەوەی دوجارکە گەشتیارێکی تر سەردانی کرد شوێنێکی گونجاوە پاک و تەندروست بێت؟ بەڵێ بەکو باسم کرد بۆ جەنابان ئێمە بەردەوام لە دوای وەرزی گەشتەکان هەڵەسین بە پاکردنەوەی ئەو شوێنانەوە هەروەها شارەوانیەکانیش خۆیان تیمی پاکردنەوەیان هەیە کە عەقدیان لەگەڵیانە هەیەەوە هەر شوێنێکی ئەو شوێنە گەشتیاران بکرێتە سنووری کارکردنیەوەوانە ئەوانیش بە هەمان شێوە پاکیەکەنەوە. باشە کاکسەرار ئەمە لێرەوە ڕێنمایەکی تۆ بۆ گەشتیاران و ئەو کەسانە وەرگرم کە سەردانی شوێنە گەشت و گوزاری و هەروەها شوێنەوارەکان دەکەن لە سنووری گەرمیاندا. بەڵێ ئێمە داواکاریمان لەو بەڕێزانەوەیە کە هەردەم وا سێر بکەن سەردانی ماڵی خۆیانەکەن و چۆن بە پاکیە چنە و جێگایە بە پاکی جێی بهێڵن و هەروەها ئەو شوێن ئاسەواریانەی کە هەمانە زەختێکی زۆری لەسەر نەکەن چونکە خۆی هەمووی کۆن بووەوە ئەگەر زەختێکی زۆری لەسەر بکرێ دیارە زەرری پێگەیە هیوادارم ئەم خاڵانە ڕەچاو بکەن. باشە کاکسالار لە ماوەی ڕابردوودا NRT بەگشتی بایەخی و بە شێواندنی شوێنە گەشتیاری و شوێنەوارەکان داوە لە هەرێمی کوردستاندا دەپرسم لە سنووری ئیداری گەرمیاندا چۆنە زۆرجا دەبینین دەبیستین کە شوێنەوارەکان یاخود شوێنە گەشتیارەکان بە پامپ یاخود بە چەند شتێکی تر بەڕووخانجن بە چەند شێوازێک دەشێوێنرێن کە سیماکەی ناشرین دەبێت لێرەدا لە گەرمیان تا چنێک بەم شێوازە مامەڵە لەگەڵ شوێنەوارەکان و شوێنە گەشتەکاندا کراوە. ئەوەی باسمان کرد لە پێشە لە کفری چەند گەڕێکێکی کۆن کە بووە خاوەنەکانیان خۆیان هەڵسان بە نۆژەنکردنەوەی ئەو
خانوانە یا هەندێکی ڕۆخاوەکو با بڵێن دوکان و شتی لەسەر دروست کراوە وڵای بەڵام ئێستا وەستاوە ئەکەوە لە ماوەی ڕابردووە بووە و ئەوەی کە لە گەرمیانە و شوێنانەیە شوێنەوارەکان پارێزرا بوون و بەردەوام چاودێری ئەکرێن شێوەی گشتی و هیچ تەجاوزاتی کەوتوی لەسەر نەکراوە. باشە کەواتە کاک سالار دەمێ پرسیاری ئەوە بکەم کە تو ئێستا ئاماژەت پێ بەوە کردکە هەوڵتان داوە گرنگی بەوە بدەن تا چرێک هەوڵەکانتان لەجێ خۆی بۆ ئەوی شوێنە گەشتیارەکان هەروەها شوێنەوارەکان لە سنووری کەلار و ئیداری گەرمیان ببوورە بپارێزرێن بۆ ئەوەی نەشێوێنرێن دواتر لە ڕۆژانی داهاتوودا لە ساڵانی داهاتوودا بتوانرێ بە پێی پێویست بایەخی پێ بدرێن بۆی ببێت بە شوێنێک سەرنجی گەشتیارانی جیهانیش بەلای خۆیدا ڕابکێشێ و هەروەها ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانش بەلای خۆیدا ڕابکێشێت. بەڕاستی خۆی لەم ماوەی دوایە یعنی هەر خەڵکی دانیشتوانەکان خۆیان چۆن دەڵی سەقافەتێکی پارێستنی شوێنە گەشتیارەکان لایەن کەڵاڵە بووە و چۆتە ناو خێزانەکانەوە و خۆشبەختانە ئێستا زۆر تەجاوزات زۆر کەمە لەلایەن خەڵکەوە بۆ سەر شوێنە گەشتیارەکان ببوورە شوێنەوارەکان و پارێزراون ئەوەی کە بوو وەکو باسمان کرد لە ماوەی پێشووترە خەڵای شێوانە بوو بەهۆی ئەو بوومەلەزانەوە تووشی با بڵێن خراپبوون هاتووە هەندێک شوێنی لێ ڕۆخا دووبارە نۆژەن کراوەتەوە تابقی سێمی ماوەیش لە ماوەیەکی داهاتووە نۆژەنەکرێتەوە چاکەکرێتەوە. باشە کاک سالار دەمەوێت لێرەوە دواوتەی تۆ وەربگرم سەبارەت بە کەرتی گەشت و گوزار و هەروەها شوێنەوارەکان لە سنووری ئیداری گەرمیاندا. دیارە ئێمە بە هەوڵی حکوومەت و بە هەوڵی وەبەرهێنان بەردەوام لەواداین کە شوێنی نوێی گەشتیاری دروست بکرێت لە سنوورەکەدا و هەوڵی زیاتر ئەدەین چونکە ئێمە ڕووباری سیروانمان هەیەەوە لە ماوەی پێشوە لیژنەیەک دروستکرا بۆ لابردنی ئەو غەسالانی کە لەسەر ڕووبارەکەن و تا سەری ئەم ساڵ کارەکەن و دوای ئەوە هەمووی لە ئابێن و هەوڵەدرێ ئەو ڕووبارە کەڕێک بخرێتەوە و شوێنی گەشتیاری فراوانی لەسەر دروست بکرێ و لێرەشەوە ئەمە داواکارین لەوە بەرهێنان کە هەوڵ بدەن وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزارە بکەن لە سنوورەکە چونکە زەوی زۆر باشی گەشتیاری هەیە لەسەر ڕووباری سیروان و ئاکرێ شوێنی گەشتیاری نایابی لێ دروست بکرێت. بەڵێ کاک سالار فەقێ بەڕووبەری کاروباری گەشتیاری لە گەشت و گوزاری گەرمیان سپاس بۆ تەواوی زانیارەکانی کاک سالار سپاس بۆی لە پرۆگرامی بەیان بەش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدار بووی.